لەژێر ناونیشانی دوێنێ جینۆساید ئەمڕۆ ریفراندۆم سبەی دەوڵەت بوون سێمین ساڵیادی جینۆسایدی شەنگال بە بەشداری سەرۆکی حکوومەت و ژمارەیەک لە وەزیرەکان و کونسوڵی وڵاتان و ژمارەیەکی زۆر لە کەسایەتی و نوێنەری حزب و لایەنەکان و پیاوانی ئاینی بەڕێوەچوو. لەو مەراسیمەدا سەرۆکی حکوومەت تیشتی خستە سەر چۆنێتی داگیرکردنی شەنگال و وتیان بەهۆی ئەوەی پێشمەرگە بەوچەکە کۆن و کەمەی لەدەستی بوو نەیتوانی بەرەنگاری تیرۆریستانی داعش ببێتەوە. حکوومەتی عێراقیش هیچ هاوکارێکی سەربازی پێشکەش بە پێشمەرگە نەکرد، تەنانەت ئامادە نەبوو وەک سیستەمی بەرگری عێراقیش حسابی بکات. ممکن نبی بشید وەکی پێتوی بەرگریە شنگال و دەبێت بکات. لە هەموو وەخت ئێمەش تۆریستە داعش بەرەم بەغدا و باشوور عێراقی دەچوو. لەشکری عێراقیشی شکستنەکە بەردەوام بوو. وجودنەکە دیئەوە سوپای عێراقی بووی هەمیشیان چەک و سیستەمی بەرگریە پێشکەفتی نەشیان ئێرەش تۆریستان ڕابگرین. جینۆسایدی شەنگال کە لەلایەن گروپی تیرۆریستانی داعشەوە لە سەی ئابی 2014ەوە هێرشی کرایە سەر و چەندان خەڵکی بێتاوانی ئەو شارەیان کوشت و بە هەزاران ژن و کچیان وەک سەبایە بردن و بازرگانیان پێوەکردن. وەک وەزیری کاروباری شەهیدان لە مەراسیمەدا ئاماژەی بۆ کرد لیژنەی باڵای بە جینۆسایدی ئەزیدیەکان هەموو بەڵگە و تاوانەکانی داعشی کۆکردەوەتەوە و لەگەڵ دادگای تاوانی نێودەوڵەتی و زۆربەی وڵاتانی ئەوروپی کۆبوونەتەوە بە مەبەستی بە جینۆساید ناساندنی کەیسی شەنگال. بەڵام بەهۆی ئەندام نەبوونی عێراق لەو دادگایە نەتواندراوە ئەو کەیسەی بە جینۆساید بناسرێت، هەر بۆیە بیر لە ڕێگەی دیکە دەکەینەوە بۆ ناساندنی ئەم کەیسە. لەسەر جەمەم تاوانانە دەچنە خانەی تاوانی دژ بە مرۆڤایەتی و تاوانی جەنگ و تاوانی جینۆساید. تاوانەکان پشتڕاست کراونەتەوە لەلایەن وتەی شێرحاڵەکان و بەڵگە و دۆکومنتەکانی خۆیان و گردەی ڤیدۆیی تاوانەکانی داعش کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڵاویان کردوێتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان دوای ئەم هێرشەڕۆڵی خۆی بینی بەهانەوەچوونی قوربانیەکان و دابینکردنی شوێن و پێداویستەکانی تر بۆیە. دوای 2 هەفتەش لەم بەردەساتە بە سەرۆکایەتی بەڕێزان سەرۆک و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بەڕێوە چۆبڕیاری پێکەنانی لیژنەی باڵای ناساندنی جینۆسایدی کوردانی ئەزیدی و پێکاتە ئاینەتەوەکانی تدرا. بەردەوام کۆبوونەوەی خۆی ئەنجامدا و کاری زۆر باش کراوە لە کۆکردنەوەی بەڵگە و دۆکۆمنت لەسەر تاوانەکانی داعش و ئەنجامدانی دیدار و کۆبوونەوە لەگەڵ نەدانی وڵاتانی بیانی لەناو و لە دەرەوەی هەرێمی کوردستان و ئیمان یەکێکە لەو کچانەی کە دوای 9 مانگ لەژێر ئەشکەنجەی تیرۆریستانی داعش توانیوێتی خۆی ڕزگار بکات. ئەو باز لە چۆنێتی گرتن و ڕزگاربوونی خۆی دەکات. هەروەها داواکارە لایەنە پەیوەندیدارەکان کار بۆ گەڕاندنەوەی خەڵکی شەنگال بکەن بۆ زێدی خۆیان. أم المال متقابلي كذا عشرة أم المالت قدبون ساعة السي شيء بقطن جوا هاتن هتا ساعة هشتي سبيم المال دبون ساعة هشت مجيم دركدنا شيء دركدنا جاي شنقالي الشيء دا ما ديجلا خلق درافي ازدحام بو هتا ساعة يانزي نيرو عمل جاي شنقالي بون بشتي هنجي ترى بلا مجيء لي خرابو دوای 3 ساڵ لە داگیرکردنی شەنگال تاوەکو ئێستا ئێزیەکان خوێن لە برینەکانیان دەچۆڕێت. لەلایەک بەهۆی ئەوەی بەشێک لە دەستگیرکراوەکانیان تاوەکو ئێستا لەژێر دەسەڵاتی داعشن و لەلایەکی دیکەش تاوانی کۆمەڵکوژی ئەزیدەکان تاوەکو ئێستا بە جینۆساید نەناسێنراوە. لە دۆهۆکەوە سەرباز محەممەد گەلی کوردستان.